2 ساڵ بەر لە ئێستا پێشمەرگە و تێکۆشەری دێرین عەلی ئاغای بوران دوای تەمەنێک لە خەباتی پڕسەروەری و تۆمارکردنی مێژوویەکی پڕشانازی بۆ نەتەوەکەی دوجار ماڵئاوایی لە ژیان کرد و هاوڕێ و هاوسەنگەرانیشی ڕای دەگەێنن عەلی ئاغای بوران یەکێ لەو قارەمانانەی ڕۆژانی سەختی خەبات بوو کە تەنها ئامانجی ڕزگاری و گەیشتنی نەتەوەکەی بوو بە ئازادی و لەو پێناوەشدا هەموو تەمەنی خۆی کردە قوربانی و لە لووتکەی شانازیدا ژیان ئاوایی کرد. یەکێک لە پێشبەنگە خۆڕاگرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە درێژایی شۆڕش و دوای شۆڕش کۆڵی نەدا دانەبڕا عەلی ئاغایە. عەلی ئاغا پێشبەنگەی 76 من 77 یەکەمی جار دیومە کەمی جەربینینیمەوە بوو کە لەگەڵ لە قەندیل دیومە لە شوێنێک بە ناوی چفارینە بەڕێکەوت ئەو کاتە شەڕێکیش ڕوویدا هەموو مەسئولینی ئەو کاتە لەوێ بووین شەید عەلی عەسکەری شەید ڕەسوڵ مەمەند بایزاغا شەید سەعەدی گچکە سەید کاکە ئێمەمانانش هەموو لەوێ بووین. بەڕاستی یادکردنەوەی عەلی ئاغا دەمانگەڕێنەوە ساڵانێکی بەر لە ئێستا 30 ساڵ لەمەوبەر کە وەختێک پێشمەرگایەتی سەخت بوو. عەلی ئاغا یەکێک لەوانە بوو کە هەرزوو هەستی کوردایەتی و هەستی نیشتمان پەروەری ڕووی کردە خەبات و ڕووی کردە شاخ و یەکەم جار کە من ئاشنایم بەو زاتە کرد ڕوو بە پێکەنین و بە ورە و وەکو پێشمەرگەیەک هەمیشە کۆڵی نەدەدا. عەلی ئاغای بوران ناوێکی دیار مێژوویەکی پڕشانازی تۆمارێکی لێوان لێو لە خەبات ئەوە جۆرێک گۆشکراوی بیر و هەستی نەتەوەی بوو وەک ئەرکێکی شۆڕش گێڕانە بەشداری هەموو ئەو شەڕ و نەبەردیانەی کرد کە ئەمڕۆیان بنیادنا. عەلی ئاغا نمونە یەکەی لەو پارتیزانە بوێرانە بوو کە وەک چۆن خۆی گۆشکراوی بیری شۆڕشی نوێ و کوردایەتی بوو هەروەش منداڵەکانی بە جۆرێک پەروەردەکرد کە ئێستاش وەک ڕابردوو لەسەر شاڕەی خەبات و کوردایەتی درێژە بە ڕێبازی پیرۆزی شەهیدان دەدەن. ڕێناس بە بیر و هەستی کوردایەتیەوە وەک یەکێ لە پارێزەرانی یاسا لە پێناوی ئامانجەکانی باوکیدا خەبات دەکات. ئەو وەک خۆی دەڵێ عەلی ئاغای بوران تەمەنی بە کوردستان بەخشی و ئەوانیشی بۆ کوردایەتی گۆش کرد. دیدی من بۆ باوکم عەلی ئاغای بوران دیدی من و ئێمەمانان وەکو قوتابخانەیەک سیر دەکرێت. باوکم چەند سیفاتێکی باش هەبوو لەوانە سادەی و لێبوردی پاچی و نیشتمان پەروەری بوو. باوکم ئەوەندەی ژیا بۆ ئێمە کە قوتابخانەیەک بوو کە ئەو بەردەوام دەیویست ئەوەی کە ئەو بە خەبات لە ڕێگای چەکەوە بۆ میلەتی کورد بەدەستێناوە ئێمەش بتوانین ئەم خەباتەیەوی درێژە پێ بدەین بەڵام بە شێوازێکی تر ئەویش کە بریتی بوو لە خەباتی مەدەنیانە و لە ڕێگای هەر کەسە و لە ڕێگای پیشەکەی خۆیەوە. تێکۆشەر و پێشمەرگەی دێرین عەلی ئاغای بوران ناوی تەواوی عەلی مەلا باسە. لە ساڵی 1952 لە گوندی بورانی دۆڵی باڵەیان لە ناوچەی باڵەکایەتی لە خێزانێکی هەژار و کوردپەروەر لەدایک بووە. لە تەمەنی 18 ساڵیدا ژیانی هاوسەری لەگەڵ خات و مێر عەبدوڵڵا پێکهێناوە و یەکەم منداڵیشان بە ناوی محەممەد لە زیندانەکانی بەعەزدا لەدایک بووە. عەلی ئاغا لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول لەگەڵ چەند هاوڕێیەکی بە ئامانجی هەڵگیرسانەوەی شۆڕش خۆیان ساز دەدەن و بەمەش حکومەتی عێراق پێیان دەزانێ و بە خێزانەوە دووریان دەخاتەوە بۆ خواروی عێراق. دواتر بەنهێنی دەستنەوە شاخ و لە ساڵی 1976 کە شۆڕشی نوێ هەڵگیرسا عەلی ئاغا لە قەندیلەوە پەیوەندی بە شۆڕشەوە دەکات و دەچێتەوە شاخ. ئەو دۆستی دێرینی ڕابەری گەورەی کورد سەرۆکمام جەلال بوو. عەلی ئاغا یەکێک بوو لەو فەرماندانەی کە ڕاستەوخۆ بەشداری کارای لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991دا کرد. لە دوای ڕاپەڕینیش بە هەمان نەفەسی شاخ و پێشمەرگایەتی بەردەوام بووە و چەندین پلەی پێشمەرگایەتی بڕیوە و لەو پێناوەشدا کوڕێکی بەخشیوە بە نیشتیمان. عەلی ئاغای بوران لە ماوەی خەباتی شاخیدا بەشداری شەڕەکانی گابیرێس، شێخ ناسر و سەرکردایەتی و چەندین داستانی تری قارەمانانەی کردووە. لە ماوەی نیو سەدەی ژیانی پێشمەرگایەتی خۆیدا بێدابڕان وەک پێشمەرگەیەک تا ڕۆژی کۆچی هەمیشەیی لە دەی 2018 بەردەوام بووە لە کوردایەتی و پێشمەرگایەتی و
خاوەنی 3 مەدالیای ڕێسلێنانە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.